بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، سپاس و ستایشی خوای پەروەردیگار دەکەین جارێکی تریش لە بەرنامەی بە شوێن پێی خۆشەویستدا لە ساڵی دووەم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. لە بەرنامەی ئەو جارەمان جارێکی تر باز لە ڕەحمەت و سۆز و میهرەبانی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم، باز لە عەدالەت و دادگەری ڕەسوول الله دەکەین صلی الله عليه وسلم، باز لەوە دەکەین ئایا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە چ شێوازێک عەفووی هەبووە، لێبوردەیی هەبووە بەرامبەر بە خەڵکی بەگشتی، و هەروەها باز لەوە دەکەین ئایا خۆشەویستمان صلی الله عليه وسلم بە چ شێوازێک سوپاس و ستایشی رب العالمینی کردیە، شکرانە بژێری رب العالمین بووە لە هەموو بوار و گوزەرانیدا. بۆیە ئەو بەحرە میهرەبانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە، لەو بەرنامەیەدا میوانداری هەر یەکێک لە بەڕێزان جەنابی دکتۆر لوقمان خەتی دەکەم، و هەروەها بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی دەکەم، و هەروەها بەڕێز مامۆستا مەلا عنتەر بادینی و بەڕێز دکتۆر خالید گەردی بە خێراتنیەکی گەرمیان دەکەم و پێیان دەڵێم ئەسەلامو عەلەیکوم وڕەحمەت الله وبەرەکاتوه. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سەرەتا باس لە دادگەری و لە عەدالەتی ڕەسوول الله دەکەین صلی الله عليه وسلم، و پرسیارەکەم ئاراستەی بەڕێز جەنابی دکتۆر لوقمان دەکەم. دەڵێم بەڕێز جەنابی مامۆستا، ئایا بزانین مانای عەدل دادگەری چیە لە ئیسلامدا، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دادگەری کردووە، و ئەو شێواز و ئەنواع و جۆرانە چین کەوا لە ئیسلامدا باز لە عەدالەت و دادگەری کراوە. سەرەتا زۆر دەستخۆشتانی دەکەین لە بۆ ئەو بەرنامەیە کە دەربارەی پێغەمبەرە صلی الله تعالی عليه وسلم، هەرچەند باس لە پێغەمبەر کەین عليه الصلاة والسلام هێشتا هەکەمە. عەدالەت و دادپەروەری پێغەمبەر عليه الصلاة والسلام بەڵگەی نایە، بەڵگەی لەسەر بینینەوە یان گومانمان تێدا هەبی لەبەرەوەی هەرچی عەدالەتی لە ناو موسڵماناندا و لە غەیری موسڵمانانیشدا هەمووی سەرچاوەکەی لە ئیسلام و لە پەیامی خۆیان سبحانه وتعالى، پەیامی پێغەمبەرانە بە درێژایی مێژوودا. خۆی وشەی عەدل بە معنای ئیستیقامەت، عەدل ئیستیقامەتە، کەوا بێت عەدالەت معنای وایە ئینسان ڕاست بڕوات و هەر کەسێک مافی خۆی پێ بدرێت، و بە معنای وەسەط و ناوەند گیری دێت، یعنی ناوەندی بینی دوو ئەو تەرەف و ئەو تەرەفە، کە تۆ نە ئیفرات بکەی نە تەفریط بکەی، نە کەم تەرخەمی بکەی، نە زێدەڕەوی لە کارەکان بکەی لە مافەکان بکەی. عەدالەت لە هەموو بوارەکانی ژیاندا هەیە، بۆ نمونە عەدالەت لەگەر خوا هەیە سبحانه وتعالى، کە ئەویش بریتیە لە تەوحید، بە یەکزانین و یەکتاپەرستی خوا سبحانه وتعالى. هەروەکو خوای گەورە لە قورئاندا فەرمێ ئین الشرک لظلم عظیم، شرک و هاوبەش پێیاکردن لە بۆ خوا ستەمێکی زۆر گەورەیە، کەوا بیت تەوحید عەدالەتە، چونکە ئەو مافەیە کە خوا هەیتی لەسەر عەبدەکان کە عیبادەتی کەن بە تاکوتەنایی. عەدالەت لەگە نەفسی شێ، لەگە دەرونی خۆت، ئەوەیە کە لەگە زاتی خۆت. عەدالەت لەگە نەفس و زاتی خۆت ئەوەیە کە تو لە خراپەکان دووری بێخیەوە، و چاکەکانیش ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکردی خوای گەورە سبحانه وتعالى جێبەجێ بکەی و ئەمرەکان جێبەجێ بکەی لە ژیانتدا، کەوا بێ و عەدالەتە لەگە نەفس و لەگە دەرون. ئینسان زوڵم لە خۆی دەکا کاتێک کەوا تاوان ئەنجام دەدا لە بەرنامەی خۆ پێغەمبەر لا دەدا، کەوابی ئەوە عەدالەتە لەگە نەفس و دەرونی خۆت. عەدالەت لەگە دەور و بەری خۆت ئەوەیە کە تو هەر کەسە مافی خۆی پێ بدەی، هەر کەس چ مافیەکی مافەکەی پێ بدەی، مافەکەی لێ زەوت نەکەی، ستەمی لێ نەکەی، دەست بەسە مافیدا نەگری. ئەو بوارانە هەموو لە ژیانی پێغەمبەردا هەبووە صلی الله عليه وسلم، و ئەوها فێری سەحابەکانی کردی و فێری موسڵمانانی کردی، تەطبیقیشی کردووە بەو شێوازەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کەوە جەنابەت باست کرد لە ژیانی خۆیدا بەرجەستەی کردیە، تەطبیقی کردیە، و ممارەسەی ئەو عەدالەتەشی کردیە. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دعوەی یەکەمی و بەردەوام دعوەی کردی لە بۆ تەوحید، و هەموو پێغەمبەران پەیامی هەموو پێغەمبەران ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، ئەن اعبدوا الله ما لكم من إله غيره، و پەیامی هەموو پێغەمبەرانە کەوا عەدلە، عەدالەتە لە بەرامبەر خوا سبحانه وتعالى. و فەرمانی خوای گەورە سبحانه وتعالى لەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر هاتی عليه الصلاة والسلام ئەو ڕیسالەی کە قورئان پێ هاتیە بیگەینی و خۆی ڕۆنی بکاتەوە، و لە ژیانی خۆی بە عەمەلی بەرجەستەی بکات، ئەوە هەموو لەوەیە ئەمە بزانین ماف چییە، حەق چییە،
چی حەقی لە سێرم ئێمە هەیە و ئەمە نفسی خۆمان حەقی چیان چمان هەیە لەسەر خۆمان کەوابی ئەوە هەمووی پەیامی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرجەستەی کردی لە ژیانی خۆیدا لەگەڵ سەحابەکان هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبینی لەگە دەوروبەریشیدا مافی هەر کەسێکیدا مافی هیچ کەسێکی پێشێل نەکردی و لە بیری نەکردیە. باشە دواتر ئینشاءالله پرسیاریت کەم دەبی لەسەر عەدالەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئێستا دێمە لای مامۆستا مەلا عنتەر بادینی پرسیاری ئەوەی لێ دەکەم جانبەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکجار زۆرن و یەکجار فراوانن ئەگەر ئەو جانبە لەگەڵ جەنابت باز بکەم ئایا ڕەحم و سۆز و میهرەبانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە چ شێوازێک ڕەنجی دابەوە لە نێو کۆمەلگای ئەو کاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و بە تەحدید پرسیارەکەم بە ئاراستەی جەنابت بەوەی بیتن تەفسیری وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین چیمان پێ دەڵێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. دەست پێکێ دەست خۆشێلتت کەم بۆ ئەوی بەرنامەی کە پرخێر و بەرەکەت سەر پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕووناهیە چاوێتمە و تاجە سەرێمە محەممەد المستەفا عليه الصلاة والسلام تایبەتیش vê heyvê da heyva bûna pêxemberî da sallallahu aleyhi ve sellem geleka mihîm e ya giring e em bisilman pêxemberê xwe sallallahu aleyhi ve sellem binasîn. Da pişên li ser rêbazayî bijîn û berdewam bîn we li ser rêbazayî ji bimrîn. Çunke hege em pêxemberê xwe sallallahu aleyhi ve sellem nenasîn ev rastî dilê dîr kevîn we neşên li dî rêbazayî ji biçîn we منهجی پیروی ام جیب جیب کن. اجا گلک و مهمه یا گرنگ ام بسلمان اهتمام بدین پیغمبری صلی الله علیه و سلم و جیان پیغمبری صلی الله علیه و سلم و سیرت پیغمبری صلی الله علیه و سلم و سنت پیغمبری صلی الله علیه و سلم خاصة الهم و بوارا. طبعا پیغمبر ما صلی الله علیه و سلم رب العالمین جوان ترین وصف بود کتن القرآن دا هر وكو خود تعالى أمركتن وما أرسلناك إلا رحمة للعالمين. يا محمد صلى الله عليه وسلم ما تفرناكري إلا رحمة ودلوفاني وبزاي بو هم عالمي نكبز بو بسلمانا نكبز بو مروفا بلكو للعالمين. اجا بشري فاد جريد جني فاد جريد حيواناتي فاد جريد داروباري ونباتاتي فاد جريد حتی جماداتش. هاتنا پیغمبری صلی الله علیه و سلم صدق الله فعلا رحمت بو عالم خره. رحمت پیغمبری صلی الله علیه و سلم یا همه مستر اوه بو که پیغمبر صلی الله علیه و سلم اوی خلکی اب خود تعالی بدتن آسین و ایمان و باوری اب خود تعالی بینیتن و اوی خلکی رزگار کتن الآگر جهنم بو بحشت رب العالمینی. طبعا اوه افراستی رحمتک و زورا مزنه و هگم بر خوب دینا پیغمبری صلی الله علیه و سلم جانب رحمه و دلوانی و بزیه شریعت پیغمبری صلی الله علیه و سلم هر همو رحمت بوه. جیانا پیغمبری صلی الله علیه و سلم هر همو رحمت و دلوانی و بزیه بیه. سیرت پیغمبری صلی الله علیه و سلم بر خوب ده همو رحمت و دلوانی و بزیه. سنت پیغمبری صلی الله علیه و سلم همو رحمت و دلوانی و بزیه. برای خوب ده سیاست پیغمبری صلی الله علیه و سلم هر همو رحمت و دلوانی و بزیه بیه. تربیت و پرورده پیغمبری صلی الله علیه و سلم همو رحمت و دلوانی و بزیه بیه. روابرنا خلکی هر همو رحمت و دلوانی و بزیه بیه. یعنی سبحان الله همو جوانبا پیغمبر صلی الله علیه و سلم رحمت بو عالم خره بو بسلمانی بو کافری بو جنه بو میری بو کری بو کچه بو کچکی بو مزنی بو حیواناتی بو بالندی بو داروباری بو جامداتی بو همو پیغمبر صلی الله علیه و سلم رحمت بو و رحمتک شامل و کامل و تام چونکه برای خوب ده خود تعالی وقتی پیغمبر وری کرین علیه الصلاة والسلام پیشی پیغمبر من پیغمبر هاتین هر پیغمبرک بو منطقه که محدود هاتی و اف پیغمبرش هاتی بو مدک محدود یعنی هم جیوی محدود بیا و هم مدویش محدود بیا بو پیاموی بله پیغمبر ما صلی الله علیه و سلم با عالم خره هاتی وی کونه وی بنوره خره و هندی مخلوقت نو وی کونه دا
ئەنس و جن و حیوان و نەبات و هەموو تشتێکی بەی هۆتی پشتینگیش ڕیسۆلەویە بەردەوامە هەتۆ ڕۆژە قیامەتێ دێوە بەردەوام بیت هەتۆ ڕۆژە قیامەتێ بەرخۆب دەنێ ڕەحمەتەوە پێغەمبەری صلی الله علیه و سلم چەند یا مەزنە و پشتینگی زۆئیدەی ئەبخۆ ڕەحمەتە و ڕیسۆلەوی هەر ڕەحمەت بیە و هەموو بۆوەرت ژیۆنەوەی ڕەحمەت بینە بۆ مرۆڤاتیە و بۆ عالەمی خرێ فەرمانیۆ مەکریک و خاصەتەن ئەم بسڵمان ئەپ ڕەحمیش بین بەروێندی ئەمر کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم ارحموا من في الأرض يرحمكم من في السماء يعني رحمة بوضع بن أويت عرديدو دا أول عثمان ورحمة بنقودو دا بك رب العالمين جل جلاله إجام جلكم مهمة براستي أم بسلمان شافي خوب كينا پیغمبري صلى الله عليه وسلم جانب رحمة ودلوانية وبزهية أميش برحم بين وكو پیغمبري صلى الله عليه وسلم ودرق و برحم نبين چونك پیغمبري صلى الله عليه وسلم أي شيء بما بحث كري من لا يرحم الناس لا يرحمه الله أو كسي كو رحمة بخلقي دانبتن رحمة ودلوانية وبزهية بغير خدا نبتن أو مستحقي رحمة خدا تعالى شنابيت رب العالمين رحمة بيدا نبتن دەست خۆش بیا خۆمە مستەی بەڕێز پرسیار لە بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی دەکەم دەڵێم سڕ و گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەظەمەتی رسول الله صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا لە لای جەنابت لە چی دەیبینینەوە ئەگەر ئەو پرسیارە بکەم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين خواهی گەورە جزای خێرتان داتۆ بۆ ئەو دەرفەت و بۆ ئەو مەجالە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرەیە کە خودای گەورە بۆ خۆی مەدحی دەکا کە بۆ خۆی بەرزی کردوتەوە خۆی لەبارەیە فەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک خۆی ناوی پێغەمبەری وها بەرز کردوتەوە کە لە 24 ساعات یەک لەحظە نەبی ناوی ئەو پێغەمبەرە لە دوای ناوی الله سبحانه وتعالى لەحظەیەک نییە کە ناوی نەهێت چکو لە هەموو دنیا ئێستا هەر زارە و هەر دقیقە و هەر لەحظە و لە شوێنێکی بانگ دەدرێ لە دوای ئەشهەدو ئەن لا إله إلا الله جۆمان لە ئەشهەدو ئەنە محەممەد رسول الله دەبێ و هەروەها لە تەحیاتێ لە ئاخری لە دوایی تەحیات خوێنێ بجێمان لە اللهم صل على محمد وعلى آل محمد دەبێت ئیدی ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام خوای گەورە کە لەبارەیە فەرمێ وإنك لعلى خلق عظيم علەمان ئەفەرمون سری عەظەمەتی ئەخلاقی پێغەمبەر لە چ بوو عليه الصلاة والسلام ئەو پرسیارە جەنابی مامۆستا باسی جانیبێکی کرد جانیبی عەدالەت مامۆستا جانیبی ڕەحمەت مامۆستا جانیبێکی تکە بەڵام علەمان ئەفەرمون سرەکەی لە خەمخۆری پێغەمبەریە صلی الله عليه وسلم یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمخۆریەکەی یعنی هەموو صیفەتە جوانەکان لە خەمخۆریدا خۆیان دەبینەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام خەمخۆر بۆ بەرامبەر چێ بەرامبەر بەشەریەت جەنازەی جوولەکەیەک بەوێ دادێ پێغەمبەر دەست بە گریانەکە صلی الله عليه وسلم هەڵدەستیتە پێوە دەڵێن ئەو جەنازەیە جوولەکە بوو غەیرەدین بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەلەیست نەفسەن ما نەفس نەبوو ئەوە لەبەری هەڵدەستیتە پێوە دوایە دەگریێ دەڵێن بۆچی دەگریە فەرموو لە دەستم دەرچوو چۆ جەهەنەمی ئەو منداڵەی مێرد منداڵەی لەناو ماڵی پێغەمبەری صلی الله عليه وسلم وفات دەکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێ ئیمان بینە تەماشای باوکی خۆی کە باوکی پێی دەڵێ ئەطیع ئەبا القاسم بەجی ئەبا القاسمی بکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأنك رسول الله وفات دەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمێسکی شادی بە چاوە مبارەکەکانی دادێ ئەفەرمون بۆچی دەگریەی پێغەمبەر فەرمێ الحەمدلله ئەوە نەجات بوو لە ئاگری جەهەنەم بێ بۆ ئاسی من یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەمی جوولەکەیەشی بووە کە ئەی فەرموو ئەگەر 11 جوولەکە ئیمانی بینن هەموو جوولەکە ئیمانی دینن 11 جوولەکە ئیمانیان پێ نەینا خیانەتیان لێ کردیا شەڕیان لەگەر کردیا هەموو شتێکیان بەرامبەر پێغەمبەری خوا کردو عليه الصلاة والسلام و مەسەلەی ژەهر خواردکردن و چی و هەموو شتێکیان بەرامبەری بەکارهێنا ئینجا لە خەمی ئەوانەدا بووە بچنە بەهەشت لە خەمی نەسرانیەکاندا بووە لە خەمی مەلیکەکاندا بووە لە خەمی گەورەکاندا بووە لە خەمی عەبد و جاریەکاندا بووە حتا ئەگە کەسێکی بینی بە برسیبە لە خەمی حەیواناتیدا بووە لە خەمی تەیر و تواریدا بووە ئەو تەیرۆکانی لەسەر سەری پێغەمبەری دەگەڕن دەسوڕێن ئەفەرمێ ئەوە چێ غەدری لەو تەیرانە کردیە دەڵێن وەڵام منداڵێکی ئەنساری دەبینەوە دەڵێن فەرخەکانی بنێ فەرخەکانی بدەنەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام يعني تحمل ناکە لەسەر منبەرێکە جێی لە دەنجی منداڵێکی بین دێتە خوارێ منداڵەکەی دادەنیشینی لەناو مزگەوتی لەناو نوێژەیە تحمل ناکە نوێژی درێژ بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی درێژ کردێ بەڵام نوێژی کورت کردێ لەبەری دەنجی گریانی منداڵێکی هاتیە وهكذا ئەو هەموو خەمخۆریەی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوە سری عەظەمەتی ئەخلاقی بووە ئەخلاق يعني تعامل
ئەخلاق یعنی ئینسان نازانین لە چێوە دەست پێ بکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چێوەش کۆتایی پێبینی UN لەو ئاخری ئەوە چی کردیە ئیحسایەکی کردیە لە بۆ کتێبەکانی سیرەتی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەڵێت 2000 هەتا 3000 کتێب دانراوە لەسەر ژیانی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەموو یەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو 63 ساڵە بەڵام هەر یەکەوت جانب لەو ئاخیرانە ئەوەی وەضەح خەنفەر دایناوە الرەبیع الأول باسی جانبە سیاسیەکانی ژیانی ئەو گەورەیەمانەکە عەلەیهی سەڵات وەسەلام ئێجا یەکێک لە ڕووی سیاسی یەکێک لە ڕووی ئەخلاق یەکێک لە ڕووی اقتصادی یەکێک لە ڕووی لە هەموو ڕووەکان کە تەماشای ژیانی خۆشەویستمان دەکەین ئەگەر باز لە عەفو سەفحی پێغەمبەری بکەین صلی الله علیه وسلم چیمان پێ دەڵێتن وشەی العەفو لە قورئانی پیرۆزدا زۆر هاتیە عەفو لەگەڵ سەفح دوو مانای تەواوکەر یەکدینە عەفو یعنی عەفوکردنی خەڵکی یعنی عقوبە نەدانی خەڵکی سەفح یعنی لۆمە نەکردنی لە دوای ئەوەی کە کەسێک شت عەفو کرد هەیە کەسێکی عەفو دەکە بەڵام هەتا هەر باسی دەکە دەڵێ وەڵاهی لی خۆش بووم بەڵام گلەیشم لێ ئەوهای گوتوهای گوت ئینسان مادام کەسێکی عەفو کرد لۆمەکەشی نەکە مادام عەفوی کردیە عەفو سەفحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبەدەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر شخصی خۆی کەسی عقوبە نەدایە و تۆڵەی لە هیچ کەسێکی نەکردیتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو عایشە فەرمێ هەر لە ژنێکی نەداوە یعنی لێدانی نەبووە بەرامبەر ئافرەت بەرامبەر منداڵ و ئەگەر منداڵێکش ئیشێکی پێڕاستپار دەبی دوانەی کردبی وەکو مەسەلەی ئەنەسی مەشهورەکە فەرمێ ئونەیس ئەتم نەناردووی لە بۆ ئیشەی لەبیرت چوو یعنی هیچ پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ شتێکی پێ نەگوت یان خێزانێک لەناو ماڵی خۆی طبعا ئینسانێک لەناو ماڵی ناجح بی لە دەرێش زۆر ناجحە دیقەت بدێ ئەوانەی زیاد لە خێزانەکان هەیە ئەوانەی منداڵی زۆریان هەیە ئەوانەی سەرۆک عائیلەیەکی گەورەنە ئەگەر عەفویان نەبی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورێتیان پێ ناکرێت ڕێز عەشیرەتیان پێ ناکرێت سەرۆکایەتیان پێ ناکرێت لایەقی ئەوە نینە ئەو سینگە فراوانینە لایەقی ئەوە نینە لەسەر کورسی کەسێکی دابنیشن کە پێ دەڵێن ڕیشسپی دەبێت چاو لە پێغەمبەری خوا بکەین گەورەترین قائد گەورەترین قودوە لەو دنیا کە ئینسان چاوی لێ بکە لە بۆ دنیا و لە بۆ قیامەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجا عەفو یەکە لەو عیبادەتانە سێ عیبادەتانە ئەجرەکان دیاری نەکرا چەندە یەکیان سەبر یەکیان عەفو یەکیان ڕۆژێ هەرسێکیان لە ئیسلام دیاری نەکرات خوای گەورە چەندە یعنی پاداشتیان دەداتەوە ئەوەی خەڵکی عەفو دەکە و ئیسلاحی چاک دەکا فەئەجروه عەلی الله تەنها ئەجریەکن خوای گەورەیە پێغەمبەریش صلی الله علیه وسلم دائما لە دوو معالی الأمور بووە لە دوو شتی چاک و گەورە بووە قورئانش فەرمی لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا ئیمتیحانی مە لە دنیا لەسەر ئەحسەن عەمەلە لەسەر باشترین چاکە پێغەمبەری صلی الله علیه وسلم دەوری ئەحسەن ئینسانە گەورەترین مرۆڤە دائما ئەحسەن ئیشی هەڵبژاردووە عەفو صفەتی الله سبحانه وتعالى خوای گەورە حەز دەکا ئەو صفەتانەی لە خۆی داهەنە مقتەضای ئەو صفەتانەش لە بەشەریدا هەبن خوای گەورە العەفو حەز دەکا عەبدەکانیشی خەڵکی عەفو بکەن لێیە پێغەمبەر صلی الله علیه وسلم صفەتی عەفوی زۆر تێدا بارز بووە زۆر تێدا کەشف بووە زۆر تێدا ئاشکرا بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک مەوقفەکەن لەناو ماڵی خۆی کە دیتی دایە عایشە قبولی نییە خێزانێکی دیکەی لە نۆبەتی خواردنی لە بۆ بینی و قاپەکەی دەشتێنی و فڕێ دەدا حیز دەنجێ ناکە پێغەمبەر صلی الله علیه وسلم پارچە قاپەکان هەڵدەگرێتەوە فەرمی دایکتان ئەو ڕۆکە عاجزە یان دایکتان ئەو ڕۆکە ماندووە ئەو کاتێ فەرمی ئەشهەدو بالله ئەتوو پێغەمبەری خوای ئەگەر کەسێک پێغەمبەری خوا نەبی ئەو مەوقفەی نابێت چونکە گەورەی پیاوی لە ماڵێ ئینسان پیا و دائیمەن خۆی دەسەلمینی حەز دەکە لە بەرامبەر ماڵ و خێزانی زۆر گەورە بی زۆر گەورە خۆی پیشان بدەوە هەیبەتی هەبی بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کاملی هەیبەتی هەبووە و کاملی ڕەحم و عەفوشی هەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات دەست خۆش بی ئەخوا دێمە لای بەڕێز جەنابی مامۆستا دکتۆر خالید گەردی پرسیاری ئەوە لە جەنابت دەکەم ئایا شکر و سپاسگوزاری ڕەسوول الله صلی الله علیه وسلم بە چ شێوازێک بووە ئایا تەنها بە شێوازی دەربڕینی وتە و قسەکان بووە یاخود پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکردەوەش سەلماندیەتی و سەحابەکانیشی فێر کردووە لە بۆ شکر و سپاسگوزاری بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم پێشی زۆر سپاسی بە ڕێست و بەرنامەکەش دەکەم طبعا پێغەمبەر صلى الله عليه وسلم پەروەردەی دەستی ئەو ئاەتانەی قورئانی پیرۆز بوو کاتێک کە خوای پەروەردگار ئاەتێکی دەنارد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا یەکسەر بەرجەستەی دەکرد و جێبەجێی دەکرد کاتێک کە خوا فەرمێ وئذ تەأذەنە رەبکم لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید شکر شتی لەو ئینسان زیاد دەکا و نیعمەتەکانی زیاتر بەسەردا دەکا و پێغەمبەری صلی الله عليه وسلم خوا گەورەترین نیعمەتی بەسەردا کرد کە بریتی بوو لەوەی هەڵی بژار وەکو پێغەمبەر الله ئەعلەم حيث يجعل رسالته
خب بوو بە پێغەمبەر و تەماشا ئاەتەکانی قورئانی پیرۆزی دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە تەماشا دەکەین شکر خەڵک وا تێگەیشتە بەس بە زمان دەکرێت بەڵام ئەگەر تەماشا موقیفی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینین شکر بەکردەوە دەکرێت زیاتر هەتا بەوەی بە زمان بکرێت چکۆی بە زمانەکە ئاسانە و زەعیفە زۆربەی خەڵک پێکرێت جا ئەوە لە چێن دەری وەرگرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەو ئاەتەی بە سەدابەزی خوای پەروەردگار دەفەرمێ اعملوا آل داود شکرا وقلیل من عبادی الشکور تەماشا ئاەتەکە کە چەند باز لە مەوزوعی عەمەل دەکا یەکسەر اعملوا آل داود شکرا یعنی ئێوە شکری خوای بکەن ئەی ئالی داود بەس ئاگاشتان لێبی ئەو بەندانەی شکری خوا دەکەن ژمارەیان کەمە زۆر نییە لۆ چوو کە شکر بە عەمەل دەکرێت بە قەول خەڵک زۆر شکری خوای گەورە دەکا و سوپاسەکە بەڵام بە عەمەلەکە کەمە تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم چەند بە جوانی جێبەجێ دەکا کاتێک کە خوای گەورە لە هەموو گوناحی خۆشەبی هەر ئەوەی دێتە پێشیشی هەرچی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر وەکو قورئان وا دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر شەو نوێژێ دەکا و عائیشەش ئەوەی بەبیردەینەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بکو لە صحیحی بوخاری داهاتیا فەرمێ خوا کە لە گوناحت خۆش بێ ئیدی چی جاب دەکات تۆ ئەوەندە خۆتمان دەکەیتەوە خوای گەورە ئینتیهای پێهینە لێت خۆش بوو وعدی رب العالمین هەمووی دێتە جێ تەفەرمێ ئەفەلا ئوحب أن أكون عبدا شكورا ئایا بیش نابی بەندەیەکی سوپاسگوزار بم بە چ بە شەو نوێژ کە عەمەلە کە کردەوەیە کە ئەنجام یەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک ئەو هەبە هاکەزاش دوو ڕکعات نوێژ بکاتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە لە دوو ڕکعات نوێژ 4 هەتا 5 جزء قورئانی خوێندیوە ڕاوەستا لێ بن پێیەکانی شەق بووە ئەوە هەموو چ بووە شکری خوای تەبارەک وتەعالا بە شکری لەسەر ئەو نیعمەتە کردیە کە خوا پێیدایە ئێستا ئێمە تەماشا دەکەین بەڕاستی خەڵک خوا نیعمەتی پێدا شکریش دەکا بە زمان قسان دەکا دەڵێتن ئەوە شتێکی باشە مەرحەلەیەکە بەڵام مەرحەلەی لەو بەهێزتر و بەقووەتر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی ئەتوو شکر بەکردەوە ئەنجام بدەیت بە تاعەت و بە عیبادەت و بە چاکە و بە عەمەلی ئەوانە بکەی ئەوە شکرێکی تەواوە لە لای رب العالمین لۆی ئینسان قەت ئەو بەوە لێ نەگەڕێ گوتم الحەمدولله و تەواو کۆتایی پێهینە ئەوە بەشێکە لە شکر بەڵام شکری حەقیقی ئەوەیە کە ئینسان بتوانی بەکردەوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامیدا ئیمامی قورتوبی لە تەفسیرەکەی شتێک دەجێڕتەوە دەڵێ ئیمامی عومەر بەلای پیاوێکدا تێپەڕی لە سەجدەدا دوعای دەکرد دەیفەرموو اللهم اجعلني من القليل گوێی ڕاگرد ئیمامی عومەر ئەوانە چێن یعنی چییە دەڵێ ڕاوەستە تا نوێژەکەی تەواو بوو کاکە ئەو دوعایە چییە تو کە دەرێ اللهم اجعلني من القليل يا عمر أتكلم القرآن الدخين دي خواي قولنا فرمي اعملوا آل داود شكر وقليل من عبادي الشكور قليل أمن دعاء مكر خواي قولنا لو جمارة كمم حساب بكا كخواي فرمي وقليل من عبادي الشكور اللهم اجعلني من القليل خواي لو جمعتك كما لو كمل كما بلان بس أزده بعمل لكن دو دادا بينهم يعني إمام عمر وندا أسفي خوار فرمي كل الناس يفقه منك يا عمر الله هم خلق لا تزيل أكثر تنجر وآية تدخين دي تو تايستا وهاتينا جوشتي كبتي لسزداد دعاء بقي بري خوايا أم لو جماعتك مبم كوا شكري تزور دكن الله جماريان كما حتى بيغمر صلى الله عليه وسلم خويا فرمي لروج قيامت ملائكتك بانغ كاتشين أو كساني كوا شكري خوايان كردو لسر خوشي و ناخوشي بهل بستنو لنا خلق ده بخوايان بديار بيخن پیغمبر صلى الله عليه وسلم فرمي فيقومون وهم قليل الله هر دسنو بلام جماريان كما سبحان الله تتماشاك زالو امام احمد اما زور من بيويستا بقوينا او حالة شكري رب العالمين بكين بكردوا بيسلمين وكو پیغمبر صلى الله عليه وسلم لو ابن قيم لكتاب مدارج السالكين ده فرمي شكر بقلب ذكريه اوي كواءت خضوع وخشوع لبو خوابي بزمان دەکرێت دەتوانی بەخسەبی و بەکردەوەش دەکرێت کە بە تاعەت و عیبادەت و ئەوەی وەکو تازە ئاماژەمان فەپەداش داتەوە یا ڕەبی بەڕێز جەنابی دکتۆر لوقمان ئەگەر باس لە عەدالەتی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم ئەو نمونە و کارە جوانانەی رەسوول الله صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا کەوا لە بۆمان هاتووە و تۆمار کراوە و لە سیرەت و ژیاننامەی رەسوول الله صلی الله عليه وسلم چ نمونەیەک هەیە کەوا مرۆڤایەتی شانازی پێدەکاتن تاوەکو ئێستاش کەوا سەدەی 21ەمە لە عەدالەتی رەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو موقفەکانی ژیانی بەڕاستی عەدالەتی تێدا هەبووە لە هیچ موقفێک نییە عەدالەتی تێدا نەبیت مەواقفیش ئەوەندە زۆرە گە باسی بکەین بەڵام دوو موقف باسەکەین یەکیان لەگەر موسڵمانان یەکیان لەگەر غەیری موسڵمان یەک لەو موقفانە موقفی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەزای بەدر
کاتێک کە سەفی موسڵمانان و زنگاوەرەکان ڕاز دەکات هەندێک کاتیتە پێش هەندێک دواکەوتیە دەرێت و وەرە پێشە تو دوا بکەوە ئیتر سەوادی کوڕغزەیە سەحابەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێگەزوجی دەڕپەری هاتیتە پێشەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم 2000 فەرمانی پێ دەکات کە بکشێتەوە گوێی لێ نابی ئاخری دارەکە دار عەسایەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە زجی دەدات لەوەی بکشێتەوە دەبینی ڕەنجی دەگۆڕێ سەواد دەڵێ چییە سەواد ئەزیەتم دای ئازارم دای دەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا دەڵێ باشە دەتەوێت تۆڵەی بکەوە دەڵێ باشە ئەی پێغەمبەری خوا بەڵام من ئەو کاتی ئەتوو لە زجی منتدا ئەم زگم ڕوود بوو دەمەوێت ئەوها بەو شێوازە تۆڵی خۆم بکەمەوە تاوان مووقیفێکی زۆر ناخۆشە سەحابەکان چاوەڕێ دەکەن ئەوە داوای چ دەکات لە پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ئەگەر بینە بەرچاوی خۆمان ئەتوو قائیدێک بی قائیدی هەموو خەڵک هەموو موسڵمان باشە شتەکە بە عەمدەن نەیکردی ئازاری بدات بەڵکو لە بۆ ڕاستکردنی ڕێزەکان بووە ئەوجا لەگەرەوەشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لێ ئەکات تۆڵی لێ بکاتەوە طبعا سەحابەکان زۆر پێیان ناخۆشە ینی ڕەنجیان دەگۆڕێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکسەر خەمیسەکەی هەرەداتەوە و فەرموو ئەوە تۆڵی خۆت بکەوە ئەوجا سەواد باوەشی تێدەکا و زجی پێغەمبەر ماز دەکا صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرموو لۆات کرد ئەی سەواد یعنی چ بوو سەبەبەکە دەرەی پێغەمبەری خۆی دەبینی ئێمە لە چ مووقیفێکین و بە تەمای غەزایەکین لە جەنگ داین نازانین چمان بەسەر دێ لەوانەیە تر ئاخری ژیانمان بی حەزم کرد ئاخر شت ئەوە بی کە پیستم بە پیست و ئەی پێغەمبەری خۆ زا ئەوە خۆشەویستیتیان لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو مووقیفە دەردێکی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند عەدالەتی تەطبیق کردیە لە مووقیفێک کە ئەسڵەن ئەوەی نییە تو برێت تۆڵی دەکەمەوەیان بەڵام هەرویستیتی هیچ شتێکی لە بەدڵ نەمینێت بەرامبەر بێ باوەڕان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ عەدالەتەک و چۆن دادگەری کردووە بەڵێ جەخۆی شتێک زۆر گرنگ ینی تەماشاکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ سەحابەکان هەر یەک حەق خۆی پێدایە یعنی هەر کەس شایانی چبی مثلا شایانی قیادەی عەسکەری بووە قیادەی عەسکەری پێدایە ناسینی کەسێک زانا بووە مثلا لە عیلم و لە فقه مەجالی دایە مثلا قسە بکە لەو بارە و مەدحی کردیە ئەین لەبەر ئەوە شتێکی زۆر گرنگە ئەتوو هەر کەسێک بە صفەتێکی تێدا ئەو صفەتەی لێ زەقکەوە ئەوش بەشێکە لە عەدالەت نەک کەسێک مثلا دە شتێک بتوانایە تۆ مثلا ئیلغایکەی یان ئەو چاکەی دەرنێخی لە ناو خەڵک بیشاریەوە لە مستەوای بینی خوارێ ئەو طبعا زوڵم مستەمە عەدالەت ئەوەی هەر کەس حەقی خۆی پێ بدە یەک لەو حەقانە ئەوەی ئەو کەسە چ بەهرەیەکیە ئەو بەهرەی هەوڵ بدەیت لە بۆی زەقکەوە دیاری بکەی و تەجزیعی بکەیت لەو مووقیفانەی کە لەگەر غەیری موسڵمانانیشە مووقیفێکەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جوولەکەیەک دێتە لای داوای قەردی لێ دەکات طبعا کە داوای لێ دەکات بە شێوەیەکی ناڕێک يعني دڵێ أنتم بنو عبد المطلب أصحاب مطل أنقو أي بني عبد المطلب نوكاني عبد المطلب أنقو دائما قرد تاخير كان يعني بشويتشي ناشرين برانبر بيغمبر صلى الله عليه وسلم تصرفك إيدي إمام عمر تورا أبي دي تي هلداد بلام بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي راوست عمر أي إمام عمر دفرمت نحن أحوج إلى غير هذا أما بيستيمان بشتيجكي غيري أوي سبحان الله ماذا تريد يا رسول الله سد ما بست أي بيغمبري خوا فرموي أن تأمرني بحسن القضاء وتأمره بحسن التقاضي دري أوي لسرته أويا داوا لمن كي بتزواني حكمك إلى بوبدم ما فكي بدموها داواش لا يبكي بتزواني داوي ما في خوي بكات أو عدالته حتى لقى غيري مسلمان قائد زولك ديتكني بوشي وازا تعاملي لقركا بيغمبر صلى الله عليه وسلم عدالتي بوشي وازا بوا يعني حتى زور لأسامة رأبي أسامة كخوشويستي بيغمبر صلى الله عليه وسلم لبروي مشريك يكدكوجي لحالتي بيش كشتني شهادة دين دري أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله بلام دري تسونك لترسان ويقوت ديكوجي كبيغمبر دزاني صلى الله عليه وسلم ديتو رأبيت فرمي ماذا تصنع بلا إله إلا الله روج قيامة صدقي كأو كلمي هنا لروج قيامة قوتي أمن شاهد هنا ده أو عدالتي بيغمبر صلى الله عليه وسلم لقر غيري مسلمانانش إتر تسيروك كانوا بسر هاتا كان يكزار زور فبداشتاتو يا ربي جنابي دكتور دستخوش بيا ربي برز مامۆستا أحمد صوفي دێ بۆ لای جەنابەت سەبارەت بە عەفو لێبوردەیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لەگەڵ نەیارەکانی عەفوی کردوون و لێی خۆشبوون و هیچی لە دڵ نمایە لەبەرەوەی ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە سەرەتای داعوە بانگەوازیدا لە شاری مەکە سەرەڕای ئەوەی کەوا 3 ساڵان بەنهێنی و 10 ساڵان بە ئاشکرا و یعنی ئەو هەموو ئەزیەت و ئازارە درا و لە
پەنای کەعبەی مەسەلەن ئەزیەت درا و لە سەحابەکان درا و لە خودی پێغەمبەری صلی الله علیه و سلم یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن هەرس و کەوت و تەعاملی کرد لەگەڵ کەسانێکی غەیرە دین و بێباوەڕ و عەفوی کردن و چی دەرسێک لەو بابەتانە وەردەگرین ئەگەر دابنیشین ئەو عەفوانەی پێغەمبەری خوا بژمێرین صلی الله عليه وسلم تەواو نابن بەڵام دەڵێن شتێک نمونەی خەروارێک فەرم فتحی مەکەی گەورەترین دلیلە لەسەر عەفوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عند المەقدرە ئینسان بتوانی کەسێکی عەفو بکە بتوانی عەفوی نەکا ئەو جا عەفوی بکە ئەوە گەورەیە ئێستا ئەمەی مامۆستایان ئەو سێ مامۆستا بەڕێزانە لێرانێ تەماشایان دەکەی بزان هەر یەکێکی لێپرسی چوینەتە چەند سوڵحان ئینسانی وا هەیە دەچینە سوڵحێ لەسەر شتێکی زۆر گچکۆکە هاتنی مامۆستا و هاتنی ڕیش سپی و هاتنی ماڵەوە پێی هیچ نییە ئەو ئینسانە زۆر زار ئینسان دەستی هەندێک ماڵان زۆر شەرمێ لە خۆ دەکاتەوە کە هیچ ڕێزی لێ ناگیرێ بەخۆی ئینسان کە چۆ شوێنێکی کە کەسەکە هیچ ڕێز لێ نەگری ئەو کەس لۆ خۆی حاشا بێ ڕێزە و ئەگەر ئینسان چۆ جێگایشی زۆر زیاد لە حەدی ڕێزیان لێگرتی ئینسان نابێ زۆر کەیفی بخۆبێ ئەو خەڵکە ئەو ماڵە لە خۆیان بەڕێزن جا شێخی ابن تەیمیەش ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کەسێک ئەگەر خاتری خوای نەگرت خاتری لەکن خوای نییە ئێمە مامۆستانش چمان هەیە هەر خاتری خوای گەورەمانێ دەچین دەرین کاکە لە ڕای خوای گەورە فلان کەسەی عەفو بکە بەڕاستی زۆر خەتەرە ئینسان بڵێ ئەمن لەسەر ڕێبازی پێغەمبەرم صلی الله عليه وسلم لەسەر سنەتی ئەژیم خوای گەورەم خۆش دەوێ پێغەمبەری خوام خۆش دەوێ عليه الصلاة والسلام و بە گوێی ناکەم دوێنێ لە ناو تەکسی چوومە لای ڕانیێ عائیلەی سویدی لە سوید دەژیان لێم پرسین باسی حیجاب وشتی هاتە گۆڕێ گوتیان ئەمە زۆر ڕقمان لە حیجابیە گوتم ئەنگۆ باوەڕتان بە خوای گەورە هەیە گوتیان ئەرێ وەڵڵا باوەڕتان بە پێغەمبەری هەیە صلی الله عليه وسلم گوتن ئەرێ وەڵڵا گوتم باوەڕتان بە مردنێ هەیە گوتن ئەرێ وەڵڵا گوتم ئەدی لۆ ڕقتان لە حیجابیە وەڵڵا هەر لە خۆمانەوە ڕقمانێ گوتم نوێژ وشتی دەکەن گوتن ناوەڵە نوێژ و ڕۆژی وشتیوە هیچمان نییە گوتم باشە ئەتوکو دەڵێم لەسەر ڕێی پێغەمبەری صلی الله عليه وسلم باوە کەیفشت بە شتێکی کە پێغەمبەر کەیفی پێهاتبی لەسەر ڕێی خوای گەورەمە کەیفت بە شتێکی کە خوددا کەیفی بەشت خوای گەورە پێی خۆش ئەو شتە یعنی سەیرە تەناقوضێکی عەنتیکە لە ژیانی خەڵکی بەناو موسڵمان هەیە یعنی شتێک کە واجبی عەفو واجبە ئینسان واجبە خەڵکی عەفو بکە لە پێناو خوای گەورە و پێی گەورە دەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەکەی کە داخلی ناو مەکەی بوو و سەرکەوت الحەمدولله ئینا فتحنا لەکە فتحا مبینا هاتە جێ گوتیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی چۆنم دەبینن ئەو مەشهورە و مەقولە مەشهورە کە گوتیان ئەخون کەریم و ابن ئەخین کەریم وەڵڵای ئەمە وەکو برایەک و وەکو کوڕی برایەکی دەتبینین یعنی ئەوانەی لە مستەوای توینە وەکو براک تەماشەت دەکەین ئەوانەی کەوا لە توش گەورەترین یعنی ئەتو وەکو برازایەک تەماشەت دەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی چۆن تێگەیشتون هەروایە من دخل دار أبي سفيان يعني فهو آمن وفلان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئەوانەی عەفو کردن ئەبو سفیان دژمنێکی سەرسەختی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشە وەختە فەرمی ئەوەی بیستە ماڵی ئەبو سفیان هێشتا مسلمان نەبوو فەرمی ئەو ئامینە و دوای ئەبو سفیان لەبەر ئەو موقفە جوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێ أشهد أن لا إله إلا الله محمد رسول الله ئەوە یەک باش بەرامبەر دژمنان جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە مزگەوتی تەماشا دەکا مەجموعەیەک مجاهید سریەک کە چووە پیاوێکی زۆر گەوریان گرتووە فەرمی دەزاننەوە چێ گوتیان ناوەڵڵا فەرمی ئەو سمامەی کوڕی ئەثالە گەورەی فلان هۆزەیە ڕێز عەشیرەتێکەوە سوار چاکێکی زۆر گەورەی وە زەربەی زۆری لە مسلماناندا بوو فەرمووی ئەوە چۆن گرتوتان گوتیان وەڵی چوین لە سەحرا و نازەم لەچێ دەستمان بەسەر یعنی دەست بەسەرمان کردو هینامان لێرە بەستیتمانەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای ئیسلامەتی مسلمان بوونی لێ کرد فەرمی لۆ قیامەتی خۆت باشە و لۆ دنیای خۆت چاکە و ئەویش ڕەفزی کرد گوتی من مسلمان نابم پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی دووەمیش فەرمی نانی بدەنێ و ئاوی بدەنێ و خزمەتی بکەن و ڕۆژی دووەمینیش پێغەمبەر صلی الله عليه وسلم تەکلیفی لێ کرد هەر سزر بوو لەکن مسلمانان هەر مسلمانە ڕۆژی سێم پێغەمبەر صلی الله عليه وسلم تەکلیفی لێ کرد کە زانی مسلمان نابی ئیکراهی لێ نەکرد زۆری لێ نەکرد لا ئیکراه فی الدین فەرمی ئازادی کەن با بڕوە ئەو پیاوە ڕۆیشت هەتا لە حدودی بندە سەڵاتی مسلمانان چۆ دەرێ ئەو جا گەڕاوە گوتی ئەشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله ئەو عەفوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ مایە ئەوەی گەورەی عەشیرەتێک بیتە مسلمان هەتا دنیای ئەوە شتێکی گەورەیە لە دووی عیکریمەی کوڕی ئەبوو جەهل یەک بوو لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر خۆیان بە دیواری کەعبەش هەڵواسن عەفویان نەکەن ئەگەر عیکریمەتان بین عیکریمە دەڕوا دەچێتە سەر بەحری لە بەحری لەگەر بەلەمێکی سوار دەبی نەجاتی بی لە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بندە سەڵاتیوی ئەو کەسەی کە بەلەمەکەی لێ خوڕی دەڵێ دەبێ کەسێک دەڵێ بسم الله دەڵێ باشە تو لۆ دەڵێ بسم الله لۆ ناری بسم الله بسم العزة گوتی مەگەر نازانی لە بەحری غێری ئەڵڵا کەس بەهانە ئینسان نایە عیکریمە پیاوەکی عاقڵ بوو ڕەزا و ڕەحمەتی خوای کوڕی ئەبوو جەهل کوڕی ئەبوو جەهل گوتی
والله مادام لە بەحری بەس ئەڵڵا بەهانامان بێ لە بەڕیش هەروە دەگەڕێمەوە من با محەممەد بمکوژی سبحان الله دوایە کە دەیشێرنەوە هەتای دەبن خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی مرحبا بالراكب المهاجر الله فەرمی بیاخۆ بەخێر بێ ئەوەی کەوا هەڵات بوو چۆن بە سومامەی کوڕی ئەثالی گوت سومامە گوتی ئین تەقتل ذا دەمین ئەگەر بمکوژی وەڵی زۆرم لە ئێوە کوشتون ئەتو صاحب خوێنێکی دەکوژی وئین تنعم على شاکرین ئەگەر وەڵا چاکشم لەگەر بکەی وعد بی ئەمە شکرانەت بکەم لەسەر ئەوەی ئەگە پارەش دێ چەندی دەخوازی هەندە دەدەن پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچی لە بەرامبەر نویست لە بەرامبەر عیکریمەش فەرمی مرحبا بالراكب المهاجر باوەشێرنەوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم نصیحەتی کرد و گوتی ئەشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله بووە کەسێکی زۆر گەورە لە ئیسلام و لە حروبی رددا لە منطقەی یەمەن و ئەوانە دەورێکی زۆر گەورەی هەبوو لەوێشەوە پێم وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خياركم في الجاهلیة خياركم في الإسلام ئەوانەی کە هەڵبژێردراون لە جاهلیەت کە لە ئیسلام تێگەیشتن دەبنە کەسێکی هەڵبژێردا و دەبنەوە سەرۆک دەبنەوە گەورە لە ناو ئیسلام جا ئەو موقیفانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕاستی ئەوە مانای فەرمووتمانەی چییە ئەو شتانە چی لێ وەردەگیرێ ئەوەی لێ وەردەگیرێ هەر کەسێک خوای خۆی خۆش دەوێت جل جلاله پێغەمبەری خۆی خۆش دەوێت صلی الله عليه وسلم ئەگەر عەفوی نییە با بە ئیمانی خۆی دابستەوە بە ئەخلاقی خۆی دابستەوە فکر لە خۆی بکاتەوە بەرامبەر ماڵ و منداڵی بەرامبەر خێزانەکەی خێزان بەرامبەر پیاوەکەی هیوا هێژنەی خراپی هەیە ئەبەدەن عەفوی ناکە بابا ئەگەر تو لە پێناو خوای گەورە عەفوی بکەی چاکەی لەگەر بکەی لەبەرەوەی ناکە ئینسانێکی بۆ وفایە قازانز دەکەی و ئەو ئاەتی قورئانش لەسەر تەطبیق دەبی ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وإني أحسن إلى من أساء إليك خوای گەورە هەموو لایەکمان لە ئینسان عەفومان هەیە و لەسەر ڕێبازی لەسەر ڕێی خوای گەورە و پێغەمبەری خوا پاداشداتەوە بەڕێز مامۆستا مەلەحەنتەر باز لە ڕەحم و درۆڤانی و سۆز و میهری ڕەسوڵ الله دەکەین صلی الله علیه وسلم لەگەڵ جەنابەت ئایا چی لەسەر ئێمە پێویستە لەگەڵ دەوروبەری خۆمان لەگەڵ خزم و عائیلەی خۆمان لەگەڵ بایع و مشتری خۆمان یعنی بە شێوەیەکی عام لەگەڵ خەڵک ئەو ڕەحم و سۆزەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هەیبوو ئێمە چ قەبەسێک چ ئیسیفادەیەک وەربگرین لەو ڕەحمەتەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەڵێ بڕاستی واجبە سەرمەهامیۆ کە ئەم اقتیدای پێغەمبەری بکەین صلی الله عليه وسلم هەموو بۆرە بەس بۆرێمە بتایبەتی کە ڕەحمە مرۆڤێ بسڵمان لازمەیە بڕەحم بیتێ دلوڤان بیتێ سوز بیتن بەرامبەری دەوروبەرێ خۆ هەمیۆ بێ فەرق و جدایی چونکە ئەگەمبەر خۆ بدەینە ژیانە پێغەمبەری صلی الله عليه وسلم هەر هەموو ڕەحم و دلوڤانی و بەزەیی بووە ڕاستی گەل هەموو چینۆ گەل هەموو چینۆ زۆرێ پڕەحم بووە تایبەتی وەک مەزن و سەرکردە کە لازمەیە پڕەحم بیتن بۆ خەڵکێ خۆ ملەتێ خۆ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەڵکێ خۆ بۆ ئومەتە خۆ بۆ ملەتێ خۆ زۆرێ پڕەحم و دلوڤان و بەزەیی بوو حتی عبدالله کوڕی عەمرێ کوڕی عاصید بژیت ڕۆژێک ڕۆژە پێغەمبەری صلی الله عليه وسلم هەندێک ئاەتێت قورئانی ڤەخۆندنەوە یەک یا ئیبراهیم عليه السلام ربي إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني پشتینگی هات قول عیسی عليه السلام ڤەخۆندەوە إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم يعني برخوب ده پێغەمبەر عليه الصلاة والسلام چتوف بینات گەل ملەتێت خۆ قەومێت خۆ قەضیا ڕەحمێ و دلوڤانیە و سوزیە تەسلیمی خودی تعالی کرین پێغەمبەری صلی الله عليه وسلم چ کرد اللهم أمتي أمتي وتی ڕوندێک چاوێت مبارەکات نەخوارێ عەبدوڵڵای کوڕی عەمری بێژیتن و پێغەمبەر صلی الله عليه وسلم گیری دوعات کردن کە رب العالمین ڕەحمێ ئومەتۆی دابەتن عەفو بکەتن الأجر جهنمي خلاص كات ورزقار كاتن عذاب ندتن كات أهل بحشت خد تعالى بجد إنا رب العالمين جبريل عليه السلام بركر قلتي هرب بسيار محمد بك صلى الله عليه وسلم كاد چه خاص هيا و چه دويتو بود جريت وخد تعالى تزانيتش ك پیغمبر صلى الله عليه وسلم داخوزوی چه و چه دويت إنا جبريل هاد ما يبكي يا محمد تو بود جري يا محمد صلى الله عليه وسلم اینا پیغمبر صلی الله علیه و گفته جبریل گفته امتی امتی گفته یا جبریل امتا من یعنی از دعا با امتا خود کم که خود تعالی رحمه امتا من داد بد رب العالمین امتا من بپارزید عذاب نداتن اینا جبریل علیه السلام زوری و گفته یا ربی توی پی عالمی و پی زانایی که پیغمبر صلی الله علیه و سلم چد بیتن اینا گفته هر بیجا پیغمبر صلی الله علیه و سلم
إنا سنرضيك في أمتك ولا نسوءك. قلت في مزگین يبدأ پیغمبر صلى الله عليه وسلم كأم دي ترازيكين در حق أمتوتا، يعني دي بدي دلتا بيتن دي رحمه پیدا بينو دي عفو كينو دي جو پیغمبر صلى الله عليه وسلم گلك برحم بو أمتي، يعني بو خلق خو بو ملت خو. بل مع الأسف هاگه أفريكان بري خوب دينا أفا سركردت أفريكا حكمي البسلمانات كان وحكمي أمته محمد كان صلى الله عليه وسلم كأغلبية و راستي ظالما درقا برحما وشين بجمتا يعني تشوينا قايمة جريمة مازن قال خلق خو قال ملت خود كان بوچي هر نمونه که بسيط ام كردستاني او چند سال بود و قیرانه دا اب خلقه خوب پیشاندان خوب کتو مزاراب کتو داخواز و حق خوب کتو معاف خوب کتو معاش خوب کتو او تشتی کو پیویستل سر دست حالات و سر مازدی کو چوف بکت اوی ملت و حق وی ملت اداب کتن حتی گشتوی درجه خلق السر تلفزیون بگریتن يعني أبا قمة يعني سر تلفزيون بيتشوف خلقي بقريتن ظلام بقريتن يبرسيا يمحتاجة ينخوشة معاشنية مصرفنية عيولوية برسيا يريسة يتينية سرماية بقريتن أبا ظالما يعني هنت رحم دليدون نبو بيتشك بين سرخط وتشوفك بدنا أبي ملتي ورحمة في ملتي دوبن وهو ركورد في ملتي بن ملات يبرسي أو يتير ملت سرمادات جیازتانه جوای گرم ملت یه به کهرب 24 ساعت و کهرب وای اول 32 سال پیش نبود کهرب و خلکی دابین کرد یعنی اول خر به وجدانیا و به رحمیا تن که رحم دلی دنیا ایمان دلی دنیا رحم بخلکیش دانابند چون که هگر مروه برحم بید یه دلوان بید یه بسوز بید ایمان دار بید ده رحمی برانبری خوش دابتن اوانه ابراستی اجا اول خرا کری هم لازمه اقتداء پیغمبری پین صلی الله علیه وسلم ابراهیم بین بو امت ابراهیم بی بو بسلمان ابراهیم بی حتی بو غیر بسلمان ابراهیم بی بو بچیکو ابراهیم بی بو آفرت ابراهیم بی بو حتی بو دشمنی ابراهیم بی پیغمبری صلی الله علیه وسلم اگه مجله دو بحث کین کده چند ابراهیم بی برانبری ابو همو چینا حتی برانبری دشمنی روزه که صحابه گفته یا رسول الله ادعوا علی المشرکین دعوا الكفر دشمنی کافر دشمنه اینا چه بجید إني لم أبعث لعانا وإنما بعثت رحمة. الله. قلت أسناتي ما لعنتي ودعايا نفرين الخلق بنا أزهاتهم رحمة دلوباني سوز بو خلقي. دست خوش بیا خبر از ما مستمع عنتر. كنت پرسیارم آراستی جناب ما مستخالید دکم. هر سبارت با شکر و سپاسگزاری رسول الله صلی الله علیه وسلم که و جناب آماجت پیکرد هم بدل و هم بزبان و هم بکردوا پیغمبر صلی الله علیه وسلم شکرانه بجێری رب العالمین بووە پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئێمەی مسلمان و شوێنکەوتوی رسول الله صلى الله عليه وسلم چۆن چاو لە رسول الله بکەین عليه الصلاة والسلام بۆ ئەو بابەتە خۆی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ژیاندا هەموو شتێکی فێر کردوون لەو بابەتەشا شکری زۆر فێری ئەسحابەکان کردو و ئەوانیش فرمودەکانی پێغەمبەریان صلى الله عليه وسلم لە بۆ ئێمە جێڕایتەوە بۆ نمونە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ ليتخذ أحدكم قلبا شاكرا ولسانا ذاكرا يعني يشيك لإيو واب كاتن أو ضلي دائما زور سباس گزاري خوابي وزمانكشي زور بذكر يادي خوابي كواتا پیغمبر خواه صلى الله عليه وسلم أصحاب كاني فير ذكر كإيو لازم لسرتان دا براستي ضليشي شاكرتان هبي زمانيشي سباس گزارتان هبي لما واقف كان دا حموي پیغمبر خواه صلى الله عليه وسلم فيري ذكر يعني بون من جارك یەکێک لە ئەسحابە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم جلو بەرگەکی جوانی لەبەر نییە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم تو ماڵت نییە فەرمی یا رسول الله هەموو شتێکم هەیە حیوانات و پارە و یعنی زۆر شتم هەیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده الله وا پێی خۆشە ئەسەری ئەو نیعمەتە بەسەرتەوە ببینی تۆ شکری ئەو نیعمەتە بکە خوا ماڵی دایلۆ بەکار ناینی خوا ماڵی دایلۆ بەسەرتەوە دیار نییە با شوێنەواری ئاساری ئەو نیعمەتەی پەروەردگار بەسرە تۆوە دیاربی جالوی پێغەمبەر صلی الله عليه وسلم دائما ئەسحابەکانی فێر دەکرد یعنی ئینسانێک کە بتوانن شکری خوا زۆر بکەن لە مەوقیفەکاندا مەسەلەن ئێستا دێتەکەن معاذی کوڕی جەبەل پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يا معاذ والله إني لأحبك الله طبعا ئەو مەقامە گەلە گەورەیە یعنی ئێستا من سبحان الله هەر چەندە ماشا و
حەدیسە دەکەم یعنی ئێستاگە معاذ بیگوت بە یا رسول الله والله ئەمن ئەتم خۆش دەوێ یعنی ئەوە بەس پێغەمبەرە فەرمێتە معاذی صلی الله عليه وسلم والله خۆشم دەوێ دەی معاذی کوڕی جەبەل یا رسول الله والله ئەمنیش ئەتم خۆش دەوێت دە باشە مادەم ئەمنت خۆش دەوێت چ بکە لە دوای هەموو نوێژێکدا أو دعائك اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك يعني پیغمبر صلى الله عليه وسلم خوش شویسترین کەس لەلای دەڵێت لە دوای هەموو نوێژەکاندا دائما سبرێ برەخوایە یاربەتیم بدەیت لەسەر ذکرت لەسەر شکرت لەسەر جوانی عیبادەتت يعني فێریەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای نوێژەکاندا ذکر و یادی خوای گەورە بکە و شکری خوش بکە کە خوا تەوفیقی دایە لەسەرەوەی نوێژ بکە شکری رب العالمین بکاتن هەر بۆ مناسبەی مامۆستای بەڕێز یعنی دەکرێت سەزدەی شکر هەبێت و ئەگەر هەیە بە چ شێوازێکە کە وارد بووە لە رسول الله صلی الله عليه وسلم بەڵێ أو چەند کەلیمێ ماتەواوی کەم دێمە سەرە و پرسیارێک فتمەشا پێغەمبەر کە صلی الله عليه وسلم يعني بون منافرمي أقل خو هستاي تبري الحمد لله الذي أحيانا يعني وسباسي خوي الحمد لله الذي أحيانا سباسي خوي جوردك كسي كنان أخو الحمد لله الذي أطعمنا وسقانا كسي بون منبيدك جيب بلي الحمد لله كسي خوني يشيد بيني خوشة بيغمبر فرمي صلى الله عليه وسلم فليحمد الله يعني برم مواقف كان بيغمبر تماشاك صلى الله عليه وسلم هم بريتي ولا حمد وسباسي خوي جورو أصحاب كان أو كديت الدري وديت هم جيجاك ديان جيجا من هي أو هفيريانا كبيغمبر صلى الله عليه وسلم كأو كلمة حمد بس زاريان دابي أو لبرسه باش بيغمبر إخوة صلى الله عليه وسلم لصحيح مسلم دعوت وده فرمي الحمد لله تملأ الميزان الله سبحان الله أو ميزان روج قيامة ده فرمي بكلمة الحمد لله سكتوا لواني جاري والزيجاية كذلي الحمد لله جورتين مصيبات بساتيا بس كذلي الحمد لله خوي جورة قال فضلي جورة لقدك لو يضل إنسان كبكسي شيء اللي مرجوتي الحمد لله خوي جورة فرمي قصر شيء لبهز لو دروس كان وسموه بيت الحمد الله أكبر ناوي لين قصر سباس كرا شوكا أو بيا وجوتي الحمد لله باشا أو أن ده جوري لكن خوي بالوردقار رب العالمين حتى حديثك المسند إمام أحمد يعني لو أنا كم خلق يجوا لي بتماشى أو حديثك مقامي تن جوري خلق زور جاري واتن لوي بأجايا پیغمبر فرمی صلی الله علیه وسلم هر کسی بڵێ الحمد لله رب العالمين ئەوەندە دەفەرمی خوای گەورە بڕیارەدا ئەو ئینسانە سی چاکەی لۆ بنووست و سی گوناحیشی لێ ڕەشکەنەوە لە پای ئەوە گوتی الحمد لله رب العالمين ئەو حەدیثە لە مسند ئیمام ئەحمەد هاتووە يا سمع الله لمن حمده كثيرا أو كدعاء أو هم ملائكة دينوسي طبعا مقام كان منزورة جاءوا فرسياري برزت كإنسان كو شكري خواي جورو كيستا بيغمر صلى الله عليه وسلم خواك أو برياري لو ده حركسي صلوات لسر بيغمر ده صلى الله عليه وسلم دجار صلوات لسر ده بيغمر صلى الله عليه وسلم يصير سجد شكري بدلو خواي تبارك وتعالى إمام أبو بكر كاتي خبريان ده مسيلمة كذاب كشرايا يكسر سجد بدلو خواي جورو سجد شكر إمامي علي خبريان ده ك أو ذو الخويسرة كلنا جماعات خوارج ده بوديتيانو ك شركي حق بو سجدي برد لبو خواي جورا سجدي شكر كواتا سجدي شكر لكاتي خوان نعمتك بيدا بخشيان دفعي بلايك لسردادك انسان دتواني لو سجدي دا بكردي بعربي دعاء بك وسباسي او خواي بك كاو نعمتي لغير كرتي خاب هذا اشتمدات يا ربي ما مستان كاتا كمان برو كوتايتسو برسيار قالك ماوا بتابتي لسر عدالات ولا سر اواني كوا دادگەری دەکەن حاکمە بەڕێزەکان چۆن چاو لە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم ولا سەر عفو بە تایبەتی ئەوانەی کەوا دەسەڵاتدارن عافیان لە دەستا سزنەکان عفو بکەن یعنی بە تایبەتی لە مانجی مەولوددا لە مانجی ڕەبیعی یەکەمدا قسەکان زۆرن ڕەحم و بەزەیی کەوا بەڕێز مامۆستا مەلەعەنتەر باسی کرد و هەموو بابەتەکانی تر وە زۆر بابەتی تریش کەوا بەڕاستی لە لاپەڕەکانی پڕشنگداری رسول الله صلی الله عليه وسلم نووسراوەتەوە بێگومان ئێمە ناتوانین بە 40-50 دقەیەک هەمووی هەر باز بکەین بەڵام ئەوە قبسێک بوو تیشکێک بوو تروسکەیەک بوو لە ژیاننامەی رسول الله صلی الله عليه وسلم بەو هیوایەکەوە ئێوەی بەڕێز سوتان لێبینی بیت و ئەو بەرنامەی ئێمەش یاد و ذکر و سەڵەواتێک بێت لە بۆ رسول الله صلی الله عليه وسلم بڕوات و بۆیە داوا لە خوای پەروەردیگار دەکەم کەوا لێمانی قبول کردی بێت و ئێوەی بەڕێزیش لێی سوودمەند و بەهرەمەند بن تا لە بەرنامەیەکی تر و لە بابەت و تەوەرێکی تر لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.